کۆمەڵی دادگەری لە درێژەی بانگەشەکانیدا بۆ سەرخستنی کاندیدانی لیستی 285 لە شاری هەولێر ئاهەنگی جەماوەری بە ئامادەبوونی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری سازدا. ئامادەبوانی ئاهەنگی سەرخستنی لیستی 285 کۆمەڵی دادگەری دەڵێن کۆمەڵ جێگەی ئومێدە، هاوڵاتیش داوای گۆڕانکاری دەکات. گۆڕانکاریش بە پەرلەمانتاری خەمخۆر دەکرێت کە کۆمەڵ سەلماندوویەتی لە جێی ئەو متمانەیەدایە. کۆمەڵ بوون زەروریە. بەڕاستی کۆمەڵ ئەتوانێت خزمەتێکی تەواوی ئەو وڵاتەی بکات. یعنی خەڵک داوای گۆڕانکاریەکە، ئای گۆڕانکاری بەچەکرێ. دەبی خەڵک پارپشتی هێزەکی ڕازگۆ و دڵسۆز و خەمخۆری ئەو وڵاتەی بی. بە دڵنیاییش یعنی حتا خەڵک زۆرینەی پارپشتی کۆمەڵ نەکا با چاوەڕێی هیچ گۆڕانکارێک نەکا. ئانی با هیچ گومانیان نەبیلەوەی کە کۆمەڵ دڵسۆزترین هێزە لە کوردستان کە خەمخۆری ئەو ملەتەی بی. کۆمەڵ دادگەری ئەوانی خۆی هەڵبژێرن دەستپاکن کابراایشی دەستپاک بنێرێ جێشی پاک زۆر باش دەبی بەس کە دزوو گەندە نات ئێستا عزمان کووە خراترش دەبیتن لەوەی ئێستا تێدەیە زۆر گرینگە دەنگدەر دەبی وشار بێ ئەو جارەی لەبەرەوەی ئەو جارەی زۆر ئەساسە جزدەوەکانی کۆمەڵی دادگەریش هەمیان یعنی یەک لێشان باشترن. بەشێک لە ئەندامانی کۆمەڵی دادگەری دەڵێن کۆمەڵ هێزێکی دوورە لە گەندەڵی وستەم. کۆمەڵ ڕووبەرە و خودا و قورئان و ڕەوشتی بەرزی ئیسلامیە بۆیە پێویستە دەنگ و متمانەی خۆیانی پێ بدەن. کۆمەڵی دادگەری خۆی لە خۆی ناوەکەی پڕ بە پیستی خۆیە کە ڕابردوێکی پاکە مسلمانە لایەنێکی خاوێن و دوورە لە گەندەڵی و دوورە لە زولم و ستەم کۆمەڵێکە ڕووبەرە و خوایە بەرەو قورئانە بەرەو ئەخلاقی کوردەواری و مسلمانەتیە چۆن نابێ دەنجی پێ بدەین پێویستە لەسەر هەر کەسێک تاکێک ئەوەی شمولی دەنگدان دەکا بە گەرم و تین و بە گوڕ و هێز و پۆڵاینەوە بەرەو سندوقانی دەنگ بدا. ئێمە لە کۆمەڵی دادگەری لە ڕابردوودا چەند کارێکیان ئەنجام داوە کە ڕەمزن بۆ هاوڵاتیانەی کە دەنگ بدەن بە کۆمەڵی دادگەری بە ئەو کارانی کە کوردیان لە هەموو هاوکاری خەڵکی هەماکاری هەموو لایەکیان بێگومان ئەبێ ئێمە کەسێک هەڵبژێرین کە شایستەی هەڵبژاردن بێتن دەنگەکە بێتن و ئەو خانمانی کە خۆیان هەڵبژارد و کاندید کردووە. کۆمەڵی دادگەری بە ئومێدێکی بەرز و هێزێکی پۆڵاینی لە بنەهاتوو بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا دەکات بە دروشمی لەگەڵتاندا ڕاستگۆین بە ژمارە 285 چاویشی لە سەرکەوتنێکی گەورەیە لەم هەڵبژاردنەدا. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.